انتخابات بۆ ئازادی سەرۆگاپۆ هەرکێکی نیشتمانیە بۆ هەموو گەلی کورد بە تایبەت هونەرمەندان و ڕۆشنبیرە. ئێرە ڕادیۆی دەنگی گەلە. لە ناوەندی هەواڵەکانی ڕادیۆ دەنگی گەل ئەم کاتتان باش بیسەرانی هێژا با یارمەتیا و کارانم گەشتی هەواڵەکانی ئەمڕۆ 8 تشرینی یەکەمی 2024تان پێشکەش دەکەین. Mesela mantıklı sonra Rusya rahu gerekli kadar ve hatta sen dikkatle başka Rusya Britanya düşüneceğim Britanya Amerika'yı diyecektir bize haber Sovyet haberine daha fazla Sovyet Kudüs'ün hem haber bizden bizden zamanın dışarı alanına hak talep idare edin neticede burada ortaya diktatörlük halk faşistlerden meşandır. Yemek canı sırtırın. Türkiye vermene tamam kırın. Asiye tamam kırın. Asiye gelmek tamam kırın. Ne bir tabi de fazla kadar tamam etti. Risk ediler bir şekilde bu güreşinde hem de isteyle kalıyor. ئشکگیری ئازادی ستراسبۆرگ لە ڕێگەی گروپێک لە پاریسەوە بەردەوامە. گروپەکەی پاریس پلانگێڕی 9 تشرین یەکەمیان شەرمەزار کرد و بانگەوازیان بۆ خاوەنداری لە ئشکگیری ئازادی کرد. ئشکگیری ئازادی بە پێشنگایەتی دەستپێشخەری ئازادی بۆ بەڕێزۆجەلان لە 25 حوزەیرانی ساڵی 2012ەوە دەستی پێکردووە و لە هەفتەی 642 بەردەوامە. چالاکیەکە هەر هەفتە لالایەن گروپێک لە کوردانی وڵاتە جیاوازەکانی ئەوروپاوە بەردەوامە. گروپێک لە ئێستادا لە پاریسەوە ئشتگیری ئەم هەفتەیان گرتووەتە ئەستۆ. گروپی پاریس پلانگێڕی 9 تشرین یەکەمی دژی ڕێبەری گەلی کورد عەبدوڵڵا هۆجەلان شەرمەزار کرد و جەختی کردەوە پێویستە هەردەم گەلی کورد دژی ئەم کارانەی بەرامبەر ڕێبەری گەلی کورد بوەستێتەوە. هەروەها جەختیان کردەوە پێویستە کوردستانیان لە ئەوروپا ڕاپەڕن و خاوەندارەتی لە ئشتگیری ئازادی بکەن. لە سەرناوی دەستەی ئامادەکاری چالاکیەکە پلانگێڕیش شەرمەزار کرا و جەختکرایەوە کورد هەرگیز پلانگێڕیان قبول نەکردووە و دژی پلانگێڕی ڕادەپەڕن. لە چوارچێوەی هەڵمەتی ئازادی بۆ ڕێبەرۆجەران چارەسەری سیاسی بۆ پرسی کورد لە شاری سیدنی ئوسترالیا چالاکیەک بەڕێوەچوو و تێیدا پلانگێڕی نێودەوڵەتی سەر ڕێبەری گەلی کورد شەرمەزار کرا. ستاندێک لالایەن ناوەندی کۆمەلگەی دیموکراتیکی کورد دەکتەم لە گۆڕەپانی تاونهۆڵی ناوەندی شارەکە دانرا و پارتوکەکانی ڕێبەری گەلی کورد ناسێنران و بڵاوکراوەکان بە داخوازی ئازادی دابەشکران. لە فرایبۆرگی ئەڵمانیاش دژی گۆشەگیری سەر ڕێبەری گەلی کورد چالاکیەکی جەماوەری ئەنجامدرا و پلانگێڕی نێودەوڵەتی 9 تشرین یەکەم شەرمەزار کرا. هاوسەرۆکی کۆنمەت کەرەم گۆک تیشکی خستە سەر گۆشەگیری ڕەهای سەر ڕێبەری گەلی کورد و هەروەها گرژیەکانی ڕۆژهەڵاتی ناوین و تێکۆشانی ئازادی گەلی کورد. لە وتەکانیدا دووپاتی کردەوە گۆشەگیری سەر ڕێبەری گەلی کورد دژی مافەکانی مرۆڤە. هەروەها لە مەراسمەکەدا بانگەوازکرا بۆ بەشداربوون لە ڕێپێوانی 16 تشرینی دووەم لە کۆڵنی ئەڵمانیا. لە باخچەی سەرۆکایەتی لە دۆڵی کەرسی شنگال با دەستپێشخەری ئەنجومەنی گەلی سەردەشتی سەر بە خۆبەڕێوەبەری دیموکراتیکی شنگال بۆ شەرمەزارکردنی پلانگێڕی نێودەوڵەتی سەر ڕێبەری گەلی کورد و 9 تشرین یەکەم لا دژی دەستکەوتەکانی زەدیەکان چادری هەڵویست هەڵدرا و بۆ ماوەی 3 ڕۆژ چالاکیەکە بەردەوام بوو. لالایەن تەفگەری گەنجانی زەدیخان و یەکێتی ژنانی گەنجی شنگالەوە چالاکیەکانی ژێرچادرەکە با دروشمی پلانگێڕیەکانی 9 تشرین یەکەم کوشتن و جنوساید و هەڵوەشاندنەوەیە دەستی پێکرد و ژمارەیەکی بەرچاو لە هاوڵاتیان سەردانیان کرد. لە ماوەی ئەو 3 ڕۆژەدا چەندین شاندی جیاواز سەردانیان کرد و چالاکی جۆر بە جۆر لا دژی پلانگێڕی نێودەوڵەتی و پلانگێڕی سەر ئیزەدیەکان کە هەردووکیان لە 9 تشرین یەکەمدا
بووە ئەنجامدرا. هاوسەرۆکی مەخەدەشە نایەف شەمۆ لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا ڕایگەیاند پێشە ئەمریکا و ناتۆیدا کۆمپلۆیەک بێبەخت ڕێبەرئابۆ هەدەف گرتن و گرتن کۆمپلۆ دوێمین نەهی جوتمەیە لە ساڵە 2019 لە هەمبەر ڕۆژ ئاوا چێبوو دەوڵەتە ترک و چەتەیەن دوێ ئێریشی گرێسپی و سەرێکانیەکردن ئەساس دخواستن ئێریشی هەموو ڕۆژاوا بکەن بگشتی ڕێبەبەریە خۆسەر و شۆڕەشە ڕۆژ ئاوا جهۆلێ ڕاک کۆمپلۆ سێمین نەهی جوتمەیە لە ساڵە 2020 لە ناوبەرە ترک و عێراق و پەدەکێدا لە دژی شنگالێ وێزیدیا چێبوو دەبێ پەیامێدا لە پەیمانێدا دەخواستن شنگالێ جارەکە دیبێخنە بن دەستێ پێشمەرگا و دەوڵەتە عێراقێدا داکو فەرمانە 2014 تەمام بکەن هەرچی قاس لە هەرسی کۆمپلۆیەدا زەرێت مەزن گەهشتن گەلێ ما زەرێت مەزن گەهشتنە گەلێ مەژی ببەرخۆدانە سەرۆک ئاپۆ و گەل ئەف کۆمپلۆ نەگەهشتنە هەدەفەخوا و هەگەر ئەم بەرخۆدانە خۆ هەمبەری دژمنە مەزن بکەن دکارن کۆمپلۆیان بتەمامەتی تێک ببن ئەم بگەهنە ئازادیێ و حەقی خوا و سەرۆک ئاپۆ فیزیکی ئازاد بکەن. شاندی ڕۆژنامەنووسانی ئازاد سەردانی خانەوادەی شەهید هێرۆ بەهادینیان کرد و تاجا گوڵینیان لەسەر مەزاری شەهید هێرۆ دانا و ڕایانگەان دۆزەکەیان دەکەین بە نێودەوڵەتی شاندەکە لە سەردانەکەیاندا با خانەوادەی شەهیدیان ڕاگەیاند هێرۆ بەهادین تاسەی ئاب کچی ئێوە بوو بەڵام ئێستا کچی هەموو گەل و جیهانە بۆیە پێویستە دۆسیەکەی با جەهانی بکرێت و ئێمە دۆزی شەهید هێرۆ و شەهید گولستان با نێودەوڵەتی دەکەین. لە کۆتاییشدا شاندەکە سەردانی ماڵی ڕۆژنامەنووس ڕێبین کەریمیان کرد کە یەکێک لە بریندارەکانی بردومانەکەی 23 ئابی دەوڵەتی داگیرکەری تورک بوو. کاتیەوە هاتووە بێدەنگی بشکێنین بیکەین کەسێکی دەوڵەتی ڕاوەستین لەسەری بێدەنگی دادی ئێمە نادا چونکە ئەگەر بەم بێدەنگیەدا لە چوارچێوەی خۆمان نەبیگەڕینەوە زیاتر لێمان نەکوژێت و لێمان نەدرێت و ئاسنگی زیاترمان بەلەم دەبڕێت بۆ ئەوە پێویستەکە ئەم کەیسە بژوێرێت هاتی ئەم بەڕێزانە بۆ ئێرە دیارە ئامانجی سەرەکی ئەوەیە کە زۆر لایەن و بەخرا و سەندیکاکان ببینین ئاڵگۆلی فکری بکەین خۆمان دەوڵەمەندتر بکەین لەوەی کە چی بکەین بۆ ئەوەی کە ئەم کەیسە بە ئاقارێکی باشا بەرین بکەرانی ئەم تیرۆرە هەرکێشی دادگا بکەین خۆ ئەگەر ئەم ڕۆژ نتوانین حسابێن لێخوازین پەیامێکی وان پێ بدەین کە ئێمە دنیاتان لە تێگەێنین هەروە بە ئاسانی لە خوێنی شەهیدانی خۆمان خۆشدا لە دوای 23 مانگەوە کچی گەلی کوردستان کچی هەموو ئازادی خوازێکە دایک و باوکی هێرۆ خوشک و برای هێرۆ کەسوکاری هێرۆ ئەگەر تا دوێنێ هی ئەو بوون لەمە دوایەوە دایک و باوکی ئەمە خوشک و برای ئێمە لە مێژووی هاوچەرخی گەلی کووردا زۆر ڕووداوی تاڵ و تراژدیا ڕوویان داوە کە کاریگەریان لەسەر قۆناغەکانی دواتری خەباتی گەلی کورد داناوە بێگومان ڕووداوەکانی کۆتایی ساڵی 1992 تا سەرەتاکانی ساڵی 1999 کە وەک پلانگەڕی نێونەتەوەی لا دژی سەرۆکی گەلی کورد عەبدوڵڵا ئۆجەلان ناسراوە وەک یەکێک لە گەورەترین تراژدیاکانی گەلی کورد دەنرخێندرێت. لە ساڵی 1998 لەو کاتەی بولند ئەجەوید سەرۆکوەزیرانی دەوڵەتی تورکیا بوو سوپای ئەم وڵاتە هێزەکانی خۆی هێنایە سەر سنوورەکانی سووریا و هەڕەشەی لە وڵاتەکە کرد مادام بەڕێز ئۆجەلان ڕادەست نەکرێتەوە شەڕێکی خوێناوی دەست پێ دەکات با مەبەستی بەرگریکردن لا شەڕێکی گەورەی ناوچەیی و هەروەها باجیهانیکردنی کێشەی کورد بەڕێز ئۆجەلان ڕوودەکاتە رووسیا و یونان و ئوروپا بەڵام بەهۆی گوشارەکانی ئەمریکا سەرەڕای ئەوەی ماسیمۆ دالێما سەرۆکوەزیرانی ئەو کاتە ئیتالیا هەوڵەکانی خۆی بۆ چارەسەرکردنی کێشەکە دەست پێ کردبوو بێ ئەنجام مایەوە. لە کۆتاییدا سەرۆکاپۆل لە نایرۆبی باگەلە کۆمەیەکی ناونەتەوەی دەستگیر دەکرێت ئەگەرچی ئەم ڕووداوە تراژیکە تا ئێستاش کاریگەری زۆر نەرێنی لەسەر پرسی کورد لە ڕۆژهەڵاتی ناوین داناوە بەڵام سەرۆکاپۆ بە نووسراوەکانی با دانانی نەخشەڕێگا بۆ دەربازبوون لە قەیرانەکان زیندانی ئیمراڵی کردە گۆڕەپانێکی گەورەی بەرخۆدان و تراژیردیای کردە دەرفەتێک بۆ خوڵقاندنی ڕێبازە جیاوازەکانی خەبات و بیرکردنەوە لە سیاست لەسەر مێژووی ئەم پلانگەڕیە هاوکارانمان دۆسیەکان ئامادە کردووە با گوێی لێ بگرین و بەم جۆرەش دەگەینە کۆتایی گەشتی هەواڵەکانی ئەمڕۆمان هەرشاد بن.
26 ساڵ بەر لە ئێستا و لە ڕۆژی نوێی تشرینی یەکەمی 1990 بە پلانگەڕی نێونەتەوەی ڕێبەر ئاپ و ناچار بوو سووریا جێبێڵێت. پلانێک بوو لەسەر بنەمایی بەرژەوەندی هێزە نێونەتەوەیەکان. ڕێبەر ئاپۆ بەباشی لە پرۆسەی پلانگەڕەکە گەشت و هەوڵیدا کێشەی کورد لە چوارچێوەی پێوەرە دیموکراتیک و یاسا نێونەتەوەیەکاندا چارەسەر بکەن. پرۆسەی پلانگەڕی نێونەتەوەی بۆ چارەسەرنەکردنی پرسی کورد و دەسوەردان لە ڕۆژڵاتی ناوەڕاستدا و وەک ئۆپراسیۆنێک بۆ بەرژەوەندی هێزە نێونەتەوەیەکان ئەنجامدرا. پاش دەستپێشخەری ڕۆژی 1 ئەیلولی ساڵی 1998 بەڕاگەیاندنی ئاگربەستی تاکلایەنە لەلایەن ڕێبەر ئاپۆ، بەڵام تورکیا باوکاری هێزە نێونەتەوەیەکان هێزی ڕەوانەی سەر سنوورەکانی سووریا کرد، هەڕەشەی ئەنجامدانی هێرشی بۆ سەر سووریا کرد. ڕۆژی نوێی تشرین یەکەمی ساڵی 1998 ڕێبەر ئاپۆ بە ناچاری لە ڕێگای فڕۆکەوە سووریای بەجێشت و لەسەر بانگێشنامەیەکی حکوومەت چووە خاکی یۆنان. هەرچەندە پێشتر بە زۆرینەی دەنگی پەرلەمانتارانی یۆنان بەڵێنی مانەوەیان بە ڕێبەر ئاپۆدا بوو، بەڵام لەگەڵ گەیشتنی بەو وڵاتە ئاگدار کرایەوە کە دەبێت لە ماوەی 3 کاتژمێردا یۆنان بەجێ بهێڵێت. ڕێبەر ئاپۆ لەو بارەیەوە دەڵێت سەرۆکی دەستگای سیخوڕی یۆنان پێی ڕاگەیاندن کە دەبێت لە ماوەی 3 کاتژمێردا یان بگەڕێتەوە سووریا یاخود وڵاتێکی دیکە هەڵبژێرێت، بۆیە بە ناچاری ڕوو دەکاتە مۆسکۆ. ڕێبەر ئاپۆ لەوێژ ناچار بەجێهێشتنی ئەو وڵاتە دەکرێت و بە هەمان شێوە لە ئیتالیاش هەمان سیناریۆی ڕوبەڕوو دەکرێتەوە. جەمیل بایک هاوسەرۆکی کۆنسەی بەڕێوەبەری کەجک لە کتێبی مێژوویەک لە ئاگردا ئاماژە بەو وڵاتانە دەکات کە بەشدار بوون لە پلانگەڕێکە و دەڵێت هەریەک لە وڵاتانی ئەمریکا، بەریتانیا، ئیسرائیل، یۆنان، فەڕەنسا، هۆڵەندا، رووسیا، ئەڵمانیا، کینیا و مسر بەشدار بوون لە داڕشنەوەی نەخشەی پلانگەڕێکە. بەریتانیاش خاوەن بیرۆکەی پلانگەڕێکە بوو، هەروەها ئەمریکاش سەرپەرشتی جێبەجێکردنی دەکرد. ڕێبەر ئاپۆ لە بەرگری نامەکانیدا ئاماژەی بەوە داوە ئەمریکا بەڕادەستکردنەوەی من سوودمەندبوونی لە تورکیا و چالەکیەکانی لە ڕۆژڵاتی ناوەڕاست و ئاسیای ناوەڕاست و باڵکاندا گەیان دەلووتکە. هەمان تایبەتی بۆ ئینگلتەراش لە جێی خۆیدا. ئیسرائیلیش بە ڕۆڵی خۆی لەم ڕووداوەدا ئاسی گرنگی پەیوەندی استراتیژیەکەی لەگەڵ تورکیادا سەلمان. ڕۆڵی ئیسرائیل مێشکی پلانگەڕێکە بوو. لەبارەی بەشداریکردنی یۆنان لە پلانگەڕێکەدا ڕێبەر ئاپۆ دەڵێت یۆنان پێش هەموو شتێک فەرمانی ئەمریکای بەجێنە کە لە ڕادە بەدەر وابەستەیەتی و دواتر لە کێشەکانی قوبرس و ئیجەدا بە هاوکاری ئەمریکا وەرگرتنی پاداشتێکی سەر و زیاد دەگرێتە بەرچاو. تا دوجار ڕێبەر ئاپۆ لە ڕۆژی 15 شوباتی 1999 لە کینیا ڕفێنرا و ڕادەستی تورکیا کرایەوە. لەو کاتەوە لە دوورگەی ئەمرالی گۆشەگیر کراوە و زیاتر لە 43 مانگە ڕێگری لە دیداری بنەماڵە و پارێزەرانی دەکرێت و هیچ زانیاریەک لەبارەی دۆخی ژیان و تەندروستیەوە نازاندرێت. ڕێبەر ئاپۆ بەو بیر و فەلسەفەی خوڵقاندوویەتی نەک تەنها بۆ گەلی کورد بەڵکو بۆ هەموو گەلانی ستەملێکرا و بزوتنەوەکانی ژنانی گیان بووەتە سەرچاوەی هیوە. بە پێشنیازی ڕێگەی سێم و کۆنفیدرالیزمی دیموکراتیک جێگرەوەی بەهێزی بۆ چارەسەرکردنی کێشەکانی ڕۆژڵاتی ناوەڕاست پێشکەش کردووە. بۆیە زل هێزە نێونەتەوەیەکان سیاسەتی گۆشەگیریان لە دژی چارەسەری چڕ کردووەتەوە بە بەرخۆدانی مێژووی و خستنە ڕووی چارەسەری پرسی کورد و قەیرانەکانی ڕۆژڵاتی ناوەڕاست و گیان. ڕێبەر ئاپۆ پیلانگەڕی نێونەتەوەی پوچەڵ کردەوە. گەلەی کورد و دۆستانیان لەسەر تاسەری گیانەوە ماوەی 26 ساڵە لە تێکۆشانی بێپسانەوەدا کە ئەم تێکۆشانە بووەتە نەریتی بەرخۆدان و لەسەر ئەو بنەمایە هەڵمەتی نێونەتەوەی لە دژی پیلانگەڕی نێونەتەوەی دەستی پێ کردووە. دوایینجار لە ڕۆژی 10 تشرینی یەکەمی 2023 هەڵمەتێکی گیانی بە دروشمی ئازادی بۆ عەبدوڵڵا وەجەلان چارەسەری سیاسی بۆ پرسی کورد دەستی پێ کردووە. لە ئاسێکی بەرفراوانی نێونەتەوەیدا لە ئەوروپا و وڵاتانی جیاجای گیان تا بەم ساتە درێژەی هەیە. دەیان براوەی خەڵاتی نۆبڵ و سەدان کەسایەتی، سیاسەتمەدار، فەیلسوف، ئەکادیمی، یاساناس، پارێزەر و سەرجەم چین و توێژەکان بەشداری هەڵمەتەکە بوون. لەم قۆناغەی هەڵمەتەکەدا هەمووان دووپاتی دەکەنەوە چیتر کاتی ئازادی جەسەی ڕێبەر ئاپۆ، چونکە کاریگەری ڕاستەوخۆی هەیە لە چارەسەرکردنی قەیرانەکاندا. بۆیە پێویستە دەست بەجێ ئازاد بکرێت.